لە هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لێ بە خۆشحاڵم ئێوارێژ گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. بڕیارە ڕۆژی شەممە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆبێتەوە بۆ تەواوکردنی یاسای هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق، ئەوەی کە بە پاشکۆی یاساکە ناسراوە و بریتە لە شێوازی هەڵبژاردن و دابەشکردنی عێراق بۆ چەند بازنەیەک. پرسی سەرەکی ئەوەیە کە عێراق دابەشی چەند بازنە بکرێت بۆ ئەوەی کە پرۆسی هەڵبژاردننی پێشوەختی تیا ئەنجام بدرێت. ئەوەی تا ئێستا هەیە و گفتوگۆی لەسەر ئەکرێ زیاتر لایەن ڕەوتی شیعەکانەوە پێشنیاز کراوە دابەشکردنی عێراقە بۆ بازنەی هەڵبژاردننی لەسەر ئاستی پارێزگاکان و وەرکردنەوەی بۆ سەر ئاستی قەزاکان. بەڵام لە ئێستاە گفتوگۆکە ئەوەیە کە سێ تێڕوانین یاخود سێ پرۆژە هەیە کە کاری لەسەر بکرێ. یەکەمیان ئەوەیە کە عێراق یاخود بڵین پارێزگاکان دابش کرێ بۆ 3 تا 5 بازنەی هەڵبژاردن. تێڕوانینێکی دیکە هەیە باس لەو دەکات کە پارێزگایەک دابش بکرێ بۆ 5 تا 8 بازنەی هەڵبژاردن. ئەمە دوو پێشنیاز یاخود دوو تێڕوانین. تێڕوانینی کۆتایی یاخود سێمیان بریتە لەوەی کە عێراق هاوشێوەی هەڵبژاردنەکانی پێشوو هەر پارێزگایەک بازنەیەکی هەڵبژاردن بێ. ئەمە تا ئێستا قسە و باسی لەسەرەکە. ئەمڕۆ کوتلە سیاسیەکان لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق نەگەیشتونەتە یەک داڕشتە یاخود سیاقی کۆتایی لەسەر ئەو بابەتە و ماوەتەوە لە ڕۆژی شەممە بڕیاری لەسەر بدرێ. بە هەر حاڵ لە گەرماوگەرمی ئێوارەدا گفتوگۆ لەسەر شێوازیان بازنەی هەڵبژاردنانە و کاریگەری لەسەر پرۆسی سیاسی عێراق دەکەین لەگەڵ دوو چاودێری سیاسی. بەڕێز عەتا عەبدوڵڵا لە ستۆدیۆ لەگەڵمدایە وها بەڕێز پێشڕەو وەیسیش لە هەولێرە و لەگەڵمدایە بەخێربێن بۆ گەرماوگەرم. بەڕێز عەتا لای جەنابتەوە دەست پێ دەکەم. ئەم سێ پێشنیازی کە ئاماژەمان پێدا کامیان بۆ عێراق گونجاوە؟ زۆر سپاس ئێوارتان باش سڵاو لە بینەران. دیارە ئەوەی کە هەیە ئەوەی کە تا ئێستا ڕاگەێنراوە ئەوەی کە منتقە لە لای کورد پێی وایە ئەگەر هەمووی عێراقیش یەک بازنەی ئینتیخابی نەبێ بۆ هەڵبژاردن هەر پارێزگایەک بازنەیەک بێ ئەوە ئەگەری بە هەدەردانی دەنگمان کەمترە و ئەگەری خەسارەی کورسی و دەنگمان کەمترە. چونکە ئێمە لە کوردستان ڕەنگە بە هەر شێوەیەک بێ ئەگەر پارێزگاکان چەند بازنەیەک بنیان هەر پارێزگای و قەزایەک بازنەیەک بێ ئەمە ڕەنگە لە کوردستان کێشەمان بۆ دروست نەکا. بەڵام لە پارێزگاکانی کوردستانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان وەکو کەرکووک و دیالە و مووسڵ و سەلاحەدین لە هەر شوێنێک ئەو ڕێژەی کە دانراوە بۆ کورسی کە 100,000 دەنگە ئەگەر کورد ئەو دەنگە نێنێەوە نێگەێنێتە ڕێژەی کورسیەک هەموو ئەو دەنگانە بە هەدەرە چێ و ناگەڕێتەوە بۆ بازنەیەکی ترکە لە پارێزگاکەیە لە شارەکەی. بۆیە بۆ پێەیە کورد لەم جۆرە هەڵبژاردنە ڕەنگە زەرمەند بێ و ئەوەی کە بەعام گونجاوە بۆ عێراق بەتەکید ڕەنگە یەک بازنەیەکە گونجاوترینیان بێ لەبەر ئەوەی کەمترین ناڕازی کتلەکانی لێ وە بەردێ. هەرچەندە من پێم وایە بۆ خۆی کورد ئەگەر بەداخەوە زەرریش بکە لەو ڕێژەی کورسەکان ڕەنگە بۆ جۆرە کەم نەکە، یعنی عەدەدی کورسی بە شێوەیەک لە شێوەکان ئەوەندەدا نەبەزێ کە کورد زۆر پێوەی دیار بێت. چونکە ئەوەی ئەیبینین و ئەزانین هەتا ئێستا عێراقی ئەمڕۆ و عێراقی دوێنێ بە شێوەیەکی تەوافقی بەڕێوە براوە لە بەڕێژەی کورسی ئەوانە زۆر بابەت نەپێوراوە، بەڕاستی بەمەنی کوردیش زۆر شت نەپێوراوە. بۆیە ئەگەر بێتە سەر بابەتی کورسی و کوتلە و ئەوانە عەرەب لە زۆر بابەتە ئەگەر تەوافقیتیانە بێت ئەپەڕێن بە پێشماری کورسی بێ. بۆیە ئەوەی کە هەیە بەلای منەوە یەک بازنەیەکە یان هەر پارێزگای و بازنەیەک لە ساڵحی عێراقە و لە ساڵحی کوردیشە بە شێوەیەکی تایبەتی. چێ زەرمەند دەبێت بە دیوەکەی تری ئەگەر یەک بازنە نەبێت؟ تەنها کورد زەرمەند دەبێت؟ کورد زەرمەند دەبێ و ڕەنگە حیزبەکانی تری بچووکیش ئەوانە کەمترین دەنگ بێنن و ڕەنگە هەندێکیان هەر نەگەنە ئاستی ئەوەی کە بگەنە پەرلەمان و هەندێک لەو خەڵکەی کە بەڕاستی ئێستا ئەوێ بەرژەوەندی خۆی لەو ناوچە کوردستانی دەرەوەی ئیدارەی هەرێم ببینێەوە چاویان بڕیوەتە ئەوێ و من پێم وایە ئەمە بۆ خۆی بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگە بەغێر مباشیر بیانەوێ ئەمە لە بەرژەوەندی کورد بەکارنەیە و دژی کورد ئەمە بەکاربێن. بەڵێ لە ناو ماڵی شیعەکە زۆرینەن لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا پێت وایە هەر بابەتەکە هەروە بە سەهل و ئاسان ناردبێت یانە ئەنجومەنی نوێنەران و قسە و باسی لەسەر کرابێ یاخود خۆشیان لە ناو خۆیانە کۆمەڵە گرفتیان هەیە کە دانهەوێ لەو ڕێگەی و یەکلایکەنەوە؟ بەتەکید بۆ خۆی یاساکە هەر بۆ خۆی ئیشکالێتی هەیە ئەوەی کە هەیە ئێستا بڵین لە دادگای فیدراڵی کە نیسابیان تەواو نییە هەرەمە بۆ خۆی کێشەیە. بەڵام ئەوەی کە لە ناو ماڵی شیعی هەیە نەکە لەسەر یاسای هەڵبژاردن لەسەر هەموو بابەتەکانی تری سیاسی و یاسایی و کۆمەڵایەتی و ئیداری و بەڕێوەبردنیش گرفت و کێشە هەبووە. بەڵام ئەمەی کە هەیە
من پێم وایە ڕەنگە جۆرێک لە بەرژەوەندی خۆیانی ببینن و بەو جۆرێک کە ئەگەر بچێتە پەرلەمان و بای ئەویان ڕەنگە دەنگ بۆ پیا کردبێ و لۆبیان بۆ کردبێ کە یاساکە بۆ شێوەی کە خۆیان لە ساڵحی خۆیان ئەیبینن تێیپەڕێن. بەڵێ ئاماژت بۆ داکەمە لێدانە لە حیزبە بچووکەکان بەتیایبەتی بۆ دیاریکە پێ دوایە ئەمە بە دیوەکەی تریا جۆرێکیشە لە لێدان لەو تۆزە دیموکراسی کە لە عراقدا هەیە بۆ خۆی ئەمە ڕاستە ینی واقعان ینی خۆتۆ دیموکراسیت لەوەیە کە تۆ هەوڵ بدەی زۆرترین حەقی خەڵکی بەرجەستە بێ حەقی سیاسی کە مافی دەنگدانە بەڵام ئەم مافی دەنگدانە کە تۆ بە دەنگی تۆ یان کۆمەڵێک دەنگی زۆر بسووتێەوە خەڵکی پێ نەچێتە پەرلەمان ئەمە بۆ خۆی بە شێوەیەکی ڕاستە و خۆوە بە شێوەی ناڕاستە خۆش لێدانە لە دیموکراسی بەتاکید چونکە کۆمەڵێک دەنگەکانیان بەهەدەر ئەچێ بەڕاستی ینی خەڵکی بە دەنگی ئەو ناچێتە پەرلەمان کەواتە ئەمە بۆ خۆی کەتمی حەقی سیاسی کۆمەڵی خەڵکیە و بەتاکید ئەمە لێدانە لە پرۆسی دیموکراسی بە دیوەکەی دیکە تەماشاکەین بەڕێزغەتا لیستە بچووکەکان توانیوانە لە پرۆسی سیاسی عراقدا کاریگەریان هەبێت من پێم وایە نەخێر ڕۆڵی ئەوتیان نەبووە نەخش و ڕۆڵیان زۆر کەم بۆیە هەرنیان بۆ بەداخەوە ئەوەی کە هەیە ئێمە عێراق لەسەر ئەساسی پێکاتە تا حدێکی زۆر و ئەوەی کە باسم کرد لەسەر ئەساسی تەوافقی بەڕێوە براوە کە ئەم پێکاتانش دیارە شیعە و سوننە و کوردە یعنی وەکو پێکهاتەی نەتەوەیی و دینی تقریبا یان مەسهبی بەڕێوە براوە نەخێر حیزبی بچوو ڕەنگە وەکو ئەشخاص و فرد بەرژەوەندی هەبێ ئەجینە نەیتوانی و هیچ ڕۆڵ و نەخشێکی ئەوتۆ لەسەر نەخشەوی سیاسی و بەڕێوەبردننی عراق دیاری بکات. زۆر باشە بەڕێز پێشڕەوەیسی چاودێری سیاسی کە لە هەولێرەوە لەگەڵماندایە منە مێ سەرنجی جەنابیشت بزانم لەسەر ئەو سێ پێشنیازە یاخۆ تێڕوانینەی کە ئاماژەم پێدا بۆشە دووبارە ئەکەمەوە پارێزگای بێتە 3 تا 5 بازنە یا 5 بۆ 8 بازنە یاخوتەر پارێزگایە 8 بازنە بێ. سپاس بۆ ئێوە سڵاو بۆ بینەرانی کەناڵەکانتان سڵاو بۆ ئێوە کاتێک ئێمە عێراقین لە دانیشتووی وڵاتی عێراقین عێراقیش پێک هاتوو بێت لە فرەنەتەوە فرە مەزهەب فرە نیشتیمان فرە کەلتور فرە ئاین بۆیە هەر کاتێک ئەم هەموو فرەیە بوونی هەبوو لە گۆڕەپانی سیاسی عێراقا ڕنگ دەداتەوە بە شێوەیەک ڕنگ دەداتەوە کە کاریگەری بەسەر هەموو هەنگاوە سیاسەکانی دەبێت لە ناویشیە هەنگاوی پرۆسیسی هەڵبژاردن کە هەنگاوێکی گرنگی سەرتاسەریە لە زۆرینەی وڵاتە ینی فۆرمێکی سەردەمیانەیە لە زۆرینەی وڵاتان بۆ هەڵبژاردننی فۆرمە سیاسەکان لە وڵاتەکانەوە بۆیە ئەمە ڕنگ دەداتەوە بەسەر عێراقیشە بەتایبەت لەو هەموو جیاوازێکە لە عێراقا بوونی هەیە بێگومان جیاوازەکان تاسیرات لەسەر ڕامانەکان لەسەر پێشنیارەکان لەسەر هەنگاوەکان دەنێت وەک خۆش لە دەستپێکی پرسیارەکەتە هێمات بۆ کرد کە کوت لە سیاسەکانی ناو پەرلەمانی عێراقا لەمەر هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردننی عێراقەوە لە بەردەم سێ خیاردان پرسیارەکە لێرە ئەمەیە ئەگەر ڕامانی نەتەوایەتی بکەین یان ڕامانی ململانەی حیزبی بکەین بێگومان بۆ ئێمەی کورد ڕامانی نەتەوایەتی گرنگترە بۆچی لەبەرەوەی کە جیاوازە لەگە ڕامانەکانی شیعە چونکە ئێستا لەناو گۆڕەپانی شیعەیە کە لە ڕووی هەژمون و لە ڕووی ژمارەیە زۆرترینی عێراقن ئەوەندەی ڕامان لەوێندە ڕامانی ململانەی حیزبیە یان ئەوە تێ بەریەکەوتنی ململانەی حیزبەکانە کەمتر لە لایوان ئێستا بابەتێکی پێدەکتێ بابەتی شیعە یان بابەتی زیادکردنی هەژمونی شیعە پێچەوانی ئێمەی کورد بە تایبەت ئێمە خۆشمان لای هەموو لایەکمان ڕوونە بابەتێکمان هەیە چەند مادەیەکی دەستوریمان هەیە کە یەکلانەبوونەوەی کۆمەڵێک کێشە لە ناویە مادەی دەستوری 140 یەکلانەبوویتەوەی ناوچە جێناکۆچیەکان بۆیە هەر کاتێک ئێمەی کورد لە بەغداوە قسە لە سەریان هەنگاوێک دەنین لەمەڕ ئەم هەنگاوانە دەبێتی هەڵکێشی بکەین بەو کێشانەی کە لە هەرێمی کوردستانە یان لە ناوچە جێناکۆکانە بوونی هەیە بێگومان ئەگە پرسیارەکە دووردی بکەمەوە بەش بە حاڵی خۆ من پێم وایە بۆ ئێمەی کورد ئەگەر قسە لەسەر زیادکردنی ژمارە کورسیەکان بێت باشترینی ئەوەیە عێراق یەک باز نەبێت ئەگەر چیش ئەم ڕامانە نماوە زیاتر ڕامانەکان ڕۆفرەیە بەڵام لە ئەگەری ئەم حاڵەتانەوە فرە بازنەی واتە لەسەر بنەمای پارێزگاکان یەک بازنەیەبی بۆچی لەبەرەوەی ئەگەر تۆ خستە بنەمای قەزا و بازنەیەک ئەمە لە زەرەری نەتەوە بچووکەکانی عێراق هەمومان دەیزانین لە پاڵ
عرب و کووردا کۆمەڵک نەتەوەیتر هەیە ئەمانە لە دوجار بە شێوەیەک پەردەبن بە شێوەیەک پاندەبنەوە کە بوونیان زۆر زەحمەت دەبێت نوێنەرایەتیان بکرێت لە پەرلەمانە ئەمە لەلایەک دژی ململانەی حیزبی و دیموکراسیە لە گۆڕەپانی سیاسی عێراقە چونکە هەمومان دەیزانین یەکێک لە پرانسیپە گرنگەکانی پراکتیکردنی دیموکراسیت بریتیە لە فرەیی بریتە لە ململانەی فریتە لە جیاوازەکان بریتە لەو فرە ڕنگانەی کە لە گۆڕەپانەکەیە ململانی دەکەن بە هەماشەوە دژیش دەبێت بۆ قوڵکردنەوەی وەهۆکارێش دەبێت بۆ قوڵکردنەوەی کێشەکان چونکە بامە ئێمە گریمانەیەک بکەین ئەگەر لە گریمانەی جێبەجێکردنی فرە بازنەی لەسەر بنەمای قەزاکان کۆمەڵێک ناوچەی کوردستان هەیە بۆ ئێمەمانان دەچێتە ژێر پرسیارەوە بە نمونە لە مادەی 140 شوێنێکێ پێدەگوتی حەویجە و ڕەشادە ئەگەرچی ئێستا زۆرینێ ژمارەی دانیشتوانی عەرەبە بەڵام لە ڕووی جوگرافیاوە بریتێ لەم جوگرافیایە کە هەرێمی کوردستان بە درێژایی شۆڕشەیەک لە دوایەکەکانەوە پێداگری لەسەرکردێ بۆی بیگەڕێنەوە باوشی کوردستانە یانی بەو مانایی لە دەستوری هەمیشەی عێراقشە لە ناوچەی بە مادەی 140 پێناسکراوە پرسیارەکە لێرەیە ئەمە یەکێکە لە گرێکۆرەکان ڕوبەڕووی ئەو ناوچەیە دەبێت وەکو چۆن لە بەشێک لە ناوچەکانی تریشە ڕوبەڕوو دەبێتەوە کەواتە لەگەڵ پراکتیکردنی فرە بازنەی کۆمەڵک کێشەش دەخوڵقی کە ڕوو لەو ناوچەیە دەکات بۆیە من پێم وایە دقیقاً ئەوە مەبەستمە جێبەجێکردنی فرە بازنەی زەرمەندی یەکەم کوردم بێگومان ململایەنەکان قوڵ دەبتەوە من تازە نمونەم بۆ جەنابەت هێناوە بۆ بینەران هێناوە لە ناوچەیەکی گرنگی وەکو حەویجەکە تاسیرات لەسەر کەرکووک دروست دەکات ئەگەر ببێتە هەڵبژاردن لەسەر بنەمای بازنەی بێت وەکو بە نمونە قەزا لەسەر بنەمای قەزاکان بێت لەوێن دەرەوە کورد ناتوانین نوێنەرایەتی بەدەست بێنێت لەوێن دەرەوە ناتوانین بە باڵانسی شوێنەکانی تری زۆر نشینی کووردە باڵانسی پێ بۆ بکەین کەواتە دەبێتە مەترسی لە دەستدانی ئێمە کوردیش مساومەی لەسەر ناکەیان کوردیش ئامادە نییە ئەم بابەتە بکە بۆیە من بە شێوەیەکی گشتی من زۆر باشە بەڕێز پێشڕەوە من دەمەوێت ئەمە تەواوکەم من ترسێکم هەیە ئێستا من ترسێکم هەیە ئێستا لە عێراقا هەنگاوەکان ڕوو بە ناوەندیکردنەوەیە هەنگاوەکان بۆ تواننەوەی ڕەنگەکانە لە پێناوی یەک ڕەنگە هەنگاوەکان ڕوو چوونەوە مەرکەزە من ترسم هەیە لە دوجار ئەم هەموارکردنی یاسایەگە لە بنەمای فرە بازنەکان بێت لە بنەمای چەند شارێکەوە بچێتە ئەم قالبە بۆچی لە بەرەوەی کاتێک تۆ نەتەواتیەکان ناتوانین نوێنەرایەتیان هەبێت لە پەرلەمان کاتێک شوێنە ناکۆکەکان نەیانتوانی نوێنەرایەتیان هەبێت لە پەرلەمان کاتێک کۆمەڵێک نوێنەراتی کورد لە ناوچە جێناکۆکان لە دەست بچێت کاتێک کۆمەڵێک ناوچەی سونە مەزهەب لە ناوچە نشینەکان لە دەست بچێت ئەمە ترسم هەیە ئەمە لە دوجار دەرهاوێشتەی ئەوێ بێت کە ڕۆ مەرکەزی بوون بێت یان ڕۆ و یەک ڕەنجی بوون بێت یان ڕۆ زاڵبوونی هەژمونی لایەنێک بێت بەسەر لایەنەکانی ترە ئەو هەژمونە مەترسی لەسەر کۆی عراقێ یاخود لەسەر هێزە بچووکەکان ئەبێت من با ڕوونتر پێتی بڵم ئەو سایکە لە دوای پرۆسیسی ئازادی عێراقا عێراق لەسەر بنەمای سێ پا دروست کراوە سونە کورد شیعە ئارامترین کاتەکانی حکومڕانی بۆ لە عێراق ئەو سایکە بە شێوەیەک بە تەوافق زاڵ بوو بەسەر کۆی سیاسەتەکانەوە ینی شیعە ئەگەرچی زۆری نەبوو بەڵام سیاسەتی تەوافقی پەیڕەو دەکرد بەرامبەر سونە بەرام کووردە بەڵام کاتێک باڵاسی سونە و شیعە تێک دەچێت وا دەکات لە ڕووی ئەمنیەوە ببێتە هۆی دروستبوونی داعش ڕێکخراوی تیرۆریستی داعشە ئەمە وا دەکات کە ئەمە دروست بوو دەبێتە هۆی تێکچوونی باڵانس کە باڵانسی تێکدا لە دوجار دەرهاوێشتی ئەم باڵانس تێکچوونێ بینی شیعە و سونە و دروستکردنی فراغی ئەمنی و تێکدانی ژێرخانی کۆمەڵک شاری سونە نشین و ململانی قوڵکردنەوەی ململانی بینی شیعە و سونە وای کرد شیعە هەست بە غروری بکات کە ئەمەوە هەنگاو بێت بەرامبەر کوردیشە لە ئەنجامی تێکچوونی باڵانسی کووردا کە کورد پەنای بۆ ڕیفراندۆم برد دەرهاوێشی ڕیفراندۆم 16 ئۆکتۆبەر بوت وای لێکرد باڵانس دروست بێت شیعە ڕۆ یەک مەرکەزی بوون و زاڵبوونی زیاتر بنێت بۆیە وای کرد عێراق لە ڕووی گەندەڵیەوە زیاتر بێت وای کرد عێراق لە ڕووی ئارامیەوە خراپتر بێت وای کرد عێراق لە ڕووی فەرمانڕەوای حکومڕانی خراپتر بێت وەکو ئێستا هەمومان هێمای بۆ دەکەن ئەمە هێمای بۆ دەبێت
بەڕێزت و بەڕێز ئەتاش وەکو شیکەرەوە وەکو چاودێری سیاسی باستان لەو شێواز و بازنەیە کرد کە بۆ کورد گرنگە. پرسیارەکە ئەوەیە بەڕێز پێشڕەو ڕوئیای حیزبی کوردی ئاشکرایە بۆ ئەو یاسایە کە کام بژاردەیان کام بازنەیان لە بەرژەوەندی بێت؟ من پێم وایە هەر کەسن ینی ئەم پرسیارە ئەمەیە سیاسی و ناسیاسی پسپۆر بە هەڵبژاردن و ناپسپۆر بە هەڵبژاردن تەنانەت ئەگەر چەند دقەیەک تەرخان بکە بۆ خوێندنەوەی پرۆژە یاساکان بە هەر سێ پرۆژەوە یان بە هەر سێ ڕامانەوە تێدەگا بۆ ئێمەی کورد باشترینی ئەوەیە چەند بازنە بچووک بێتەوە ینی بە ماناکەی تێت ئەگەر لەسەر بنەمای پارێزگاکان بێت یەک بازنە بێت ئەگەر لەسەر بنەمای ئەمە چووکە بوتم لە دەستپێکی قسەکانمان بۆ ئێمەی کورد ئەگەر هەمووی عێراق بکرێتە یەک بازنە زۆر باشە ئەگەر چی ئەم خیارە ڕۆیشتووە ینی پێم وانیە بگەڕێتەوە بەڵام بۆ ئێمەی کورد باشترینی ئەوەیە هەر شارە بنەمایەکی بازنەیەکی هەڵبژاردن بێت بۆ ئەوەی دەنجی قەزایەک بتوانێت باڵا بە فیڕۆ نەڕوات لە دوازە بگەڕێتەوە ناو مەخزەنە گشتەکە کە پێی دەکتێت دەنجی کۆکراوەی پارێزگاکە لەوێ نوێنەراتی دیار بکرێت بە تایبەت بۆ نینەوە بۆ کەرکووک بۆ دیالە مەبەستم خانەقین و بابەتانەیە و بەشێکی ناوچەی سڵاعدینەوەنە کە بۆ ئێمەی کورد گرینگە. بەڵێ بەڕێز ئەتا تۆ خۆت ئاگاداری ڕوئیای سیاسی حیزبی کوردی بۆی کە کام لەم بازنانە وەکو پرۆژەی خۆی پێشکەش بکات یا ئەوان شۆک و ئێوە هەرە و یەک بازنەیان پێ نەخێر کورد ڕوئیای ڕوونە ینی ئەوەی کە هەیە کورد پێی باش بووە بەڵام ئەوە پێی باش بووە هەر عراق ئەگەر یەک بازنە نەبێت کە وەکو کاک بۆیسی باسی کرد کاک پێشڕەفوو هەر پارێزگای و بازنەیەکی تایبەتی خۆی بێ ئەمە ڕوئیای کورد بووە بەڵام تا چەند ئەمە بۆی سەرەگرێ من پێشتر باسم کردوتە مەگەر بابەتی تەوافقی ئەوانە نەبێ بە پێی دەنگدان بێ کورد ڕەنگە کەمترین پرۆژە یاسای بۆ تێپەڕێندرێ ئەمە ڕوئیای کووردا پێیوا بووە هەر پارێزگایەک بازنەیەکی تایبەت بێ و ئەمە لە ساڵحی خۆی ئەبینێ کورد وە دڵنیاشم وایە فعلەوەی کە باسمان کرد ئەمە لە هەرێمی کوردستان ڕەنگە گرفتمان نەبێ لە هەر شوێنێک هەر بازنەیەک بێ بەڵام لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان ئەگەر هەر پارێزگای و بازنەیەکی تایبەتی خۆی نەبێ ڕەنگە دەنگێکی زۆرمان بە هەدەر بڕوە نەکو هەر لە حەویجەکە و کاک پێشڕەباسەکە من لە داقوق لە خانەقین لە دووس خوڕمات و لە شەنگ بەڵێ لە هەموو ئەو شوێنانە یان لە هەر چوار پارێزگاکەی مووسڵ و کەرکووک و سەلاحەدین و دیالە بەڕاستی ئەمە ڕوئیای کورد بەڵێ ڕوون بووە پێشتر باس کراوە جەنجار لە ڕاگەیان بەڵام کورد کاتی خۆی دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی بایکۆت کردوێ سا دەتوانێت قەرەبوویەوە بابەتە باتەوە بەڵێ ئێمە باسمان لەوە کرد ینی مشکلەکە ئەوەیە کورد ئەگەر بەپێی ڕێکەوتنی تەوافقی نەبێ و ڕێکەوتنێک نەبێ پێشوەختە لەسەر پرۆژە یاسایەک بە تێپەڕاندنی دەنگ بێ ڕەنگە نەیباتوانێت کورد بەڵام ڕوئیای هەبووە بڵێن نەی بۆ ڕوئیای ئەمە بووە کە پێی باش بوو هەر پارێزگای و بازنەیەکی تایبەتی خۆی بێ بەڵام ئەمە تا چەند عەرەب بە تێگرا منەڵم عەرەب نەکەر شیعە ئەوانەی کە بە نفوزی خۆیانی ئەزانن ڕەنگە من پێشتریش باسم کرد ینی بە ناڕاستە و خۆ ئەوان وای ئەبینن کە ئەمە لە بەرژەوەندی کوردەوە ئەمە یاسایە بەڕاستی هەر بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق ناسبێنێ بۆ ئەنجومەنی پارێزگاکان بۆ هەر بابەتێکی تر ئەمە ڕەنگە ببێتە بنەمایەک کە مەترسی هەیە ینی وەکو عورفێکی لێبێ بەڕاستی تۆکە لە حەویجە لە داقوق لە دووس خوڕمات و یا لە دووبز لە هەر شوێنێک لەو شوێنانە کورسیت پێنەهات ئەمە ئەبێتە گرفتێک یعنی سبینێ کە تۆ نوێنەرت نییە لەو شوێنانە کە نوێنەریش نەبوو لەو شوێنانە بۆ داهاتوش وەکو مەبدا ڕەنگە ئەمە مەترسی هەبێ لەسەر هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراق و یا هەر بابەتێکی تری ئەحسایی بەڕاستی کە لەسەر زۆر شت لەسەر ئەوە ئێمە ئەزانین ئەنجومەنی پارێزگاکانیش بەتەئکید ئەخر باسی واکەم ئەنجومەنی پارێزگا و یعنی زۆر شتی تر یعنی بەڕاستی هەر ئەوە نییە هەر هەڵبژاردن ڕەنگە کۆمەڵێک شتی ئیستحقاقی ناوچەیی کە بۆ پارێزگاکان بێ کە تۆ کەس نەبێت فعالێ بکە ڕەنگە حەقت لەسەر زۆر بابەتی تر بسووتێ لە ئەو شوێنانی کە دەنگی تۆیت یانیە ئەنجا ئەمە بە شێوەیەکی ڕاستە و خۆ پێشێرکردنی دیموکراسیە خەڵکێک هەست بکە کە حەقی ئەسووتێەوە دەنگی ئەسووتێەوە ناخوێنرێتەوە یان هەندێک لە کەمە نەتەواتەکان کە تێبگەن پێشێل ئەکرێ حەقیان وە ناخوێنرێنەوەنێ وەلای هاوڵاتی بوون و هاونیشتیمانی بوونیشان بەڕاستی نامێنێ ئەمە بەخۆی ڕەنگە پشێوی لە عراق زیاتر بکە کە خەڵکێک هەست بکە لە وڵاتەدا ئەو دەنگی نییە بەڕاستی وای لە دێ عراق وا تێگەم کە
بە شێوەیەک لە شێوەکان تووشی مشکیلە و شێوی زیاتر بێتەوە. بەڕێز ئەتاب ئەو بایکۆتی کە کور کردی بۆ یاسای هەڵبژارنەکە بە زیان بۆ یشکێتەوە ئەگەر بەرچاو ڕوونتر قسە بکەین زۆر جارە و ڕخنەیە لە پێکاتی سونە لە عراقدا ژیرەکە هەڵبژارنی 2005 بایکۆتی کردووە سونە هەرچەنە بە پێی تەوافقی سیاسی لە عراقدا پشکەکانی خۆی وەرگتو بەڵام بەکو هێز و قووەتەکە پاشەکشەی کردووە ئەمە بەسەکەمەوە بیبەستینەوە بۆ بابەتەوە کورد پاشەکشاکە بە بەهۆی بایکۆتی یاساکەەوە ئەمە ناشارێتەوەوانی ینی کورد ئێستا پاشەکشەی کردووە لە زۆر ڕۆ لە هەموو ڕوویەک لە ڕووی دیبلۆماسی لە ڕووی مالی لە ڕووی ئیداری لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵاتیش لە بڵ لە ناو خۆی عراق باسەکەی نێمە لە پەرلەمانی عراق یعنی تۆ سیرکە ئەم بابەتە ئەگەر بابەتی بەڕێوەبردننی عراق وەکو جاری جاران بە شێوەی تەوافقی نەبێ زۆر ئاسانە بۆ عەرب بەیانی نەکرد یاسای پرۆژه یاسای هەڵبژاردن هەر تعدیلی دەستور بکەنەوەنێ و مادەی 140 بەدیلی بۆ بدۆزنەوە زۆر شتی تر کە ئێستا کورد هەست بەخوبنەکە ئەو کاتە بەڕاستە و خۆ لی بدەن لە مافی کورد ئەگەر بابەتەکە بێتە سەر ئەوەی عەرب بەو مرکزێتە بە قوتێکی ئێستا خۆی تیابینێتوانێ ئیش بکە بەڕاستی ئەتوانن دەستوریش تعدیل بکەنەوەنێ من بۆیە ئەڵێم کورد ڕەنگە بایکۆتکردنەکەی لەو ڕوانگەیەوە بوو بێ و من ناڵم هەڵی کردووە بە حقیقەت چونکە من ئەم جارێکتر ئەوە تەچی دەکەمانێ کورد ئەگەر دەنگی هەبێ یانەی بێ ئەگەر عەرب مەبەستی بێ پرۆژه یاسایەک ئەگەر بەبێ ڕێکەوتن تێپەڕێنێ کورد حزوری هەبێ لە جەلسەکان یا حزوری نەبێ بۆیە ئەو دانیشتنا ڕەنگە بیانتوانایە کۆمەڵێک تێبینی و ئەوانەی خۆیان بدەن و بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگە حزوریان باشتر بوو بێ لەوەی بەڵام لەو ڕوانگەی ئەوەی کە خۆیان وایان هەستکرد و هەستی بەرپرسیارەتیە ئەم یاسایە لە دژی کووردا بۆیە با بایکۆتی بکەین و ئەوە ڕۆشتی ژانی بەداخەوە ئەوەی نەکرد بابەتی ئەم یاسا زۆر شتی تر بینیوانە کە کورد بەشداری نەکردو لە کابینەکەی ڕابردوو لە کاتی خۆشی لە حەیدەر عەبادی و ئەوانەش یعنی ئەمەمان بینیوە بەبێ کورد تێپەڕیوە بۆیە کورد ئەمەی کە ئەگەر بەزەرەر بشکێتەوە بەیانی من وای نابینم بڵێم هی ئەو بەشداری نەکردنێتی کە مادام بەشداری ئەو دانیشتنی نەکردو ئێستا ئەمە لە بەرژەوەندی کورد نییە و لە دژی ئەشکێتەوانێ بەڵام کورد ئەگەر وەکو وتم جارێکی تر ئەگەر لە پێشتر لۆبی بۆ هەر پرۆژه یاسایەک نەکاکە لە ساڵحی خۆی ئەبینێ و ڕێکەوتنی سیاسی لە ناو لە سیاسەکان نەبێ و لە ساڵحی ئەم دەنگ نەدرێ بەڕاستی کورد بە 60 کورسی کەمتر لە 60 کورسێکی هەیە لە پەرلەمان ناتوانێت هیچ پرۆژه یاسایەک لە ساڵحی خۆی بشکێنێتەوە تێپەڕێنەوە ئللا ئەبێ ئەم ڕێکەوت نابێ بەڵام ئێستا ئەوەی کە ئەیبینین بەڕاست بەداخەوە یعنی عەرب بە تێگڕا من ناڵێم هەرشێ عەرب بە تێگڕا زۆر شتەیە کە ئەیانەوێ ئەوەی کە لە بەرژەوەندی خۆیان ئەیبینن کە ڕاستەوە خۆ ببینن لە دژی هەرێمی کوردستانە ئەیکەن یعنی بەڕاستی تو ئێستا تعریب لە ناوچەکانی کوردستانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان زۆر جار دادگا هاوکار بووە زۆر جار ئیدارەی ناوچەکە هاوکار بووە زۆر جار قوتی ئەسکەری و سەربازیش هاوکار بوو بۆم تعریبی کە ئێستا دەستی پێکردوتەوانی بە تایبەتی لە دەوروبەری کەرکووک و لە قەزاکانی دەوروبەری کەرکووک بۆیە کورد ئەگەر بەشداریشی بکردایە ئەم یاسایە بەو شێوەیە کە لە بەرژەوەندی خۆی ئەیبینی عەرب هەر بەو شێوەیە ئەیانووسێ پرۆژەکە و هەر ڕەنگە بۆ شێوەشتی پەڕێن بەڵام ئەمەی کە هەیە کورد ئەبێ شەڕی خۆی بکات تا ئەو حەدەی چۆن لە بەرژەوەندی خۆی ئەبینێ شەڕەکە چۆنە شەڕەکە ئەمەیە یعنی بەڕاستی ئەبێ دانیشتن بکە لەگەڵیان و ئەبێ ئەم هەندێک جار بایکۆت بکە و هەندێک جار هەڕەشەی ئەوە بکە کە ئەگە پرۆژه یاسایەکی تر بۆ لە ساڵحی کتلەیەک بێ ئێمەش دەنگی پێ نادین ئەگەر دەنگ نەدەن بە مێمە خۆشەڕی سیاسی پەرلەمانی هەر ئەمەیە دیبلۆماسیەتە دانیشتنە لەگەڵ کتلەکانی ترا ئەم پرۆژه یاسایە ئەگەر لە بەرژەوەندی بە دیوەکەی تر یا 60 کورسەکە کەم نییە بۆم شەڕە دیبلۆماسی زۆر کەمە من ناڵێن ئێمە بەڵام ئەگەر عەرب مەبەستی بێ ینی گرفتەکە ئەمەیە ئەگەر عەرب نیەتی ئەوەی هەبێ بڕیاردان لە دژی بەرژەوەندەکانی کورد بدا ئەیکا بەڵام ئەگەر ئەمە نەبێ نەخر 60 کورسی شەڕی پێ ئەکرێ هەندێک شەڕی یاسایی پێ ئەکرێ لە پەرلەمان و شەڕەکەش بۆ خۆت باش زانی ینی دانیشتنە لەگەڵ کتلەکان سەردانکردنە زۆر جار ڕەنگە هەندێک جار عیلاقاتی شخصی بینی پەرلەمانتارەکان هەندێک بابەت بگۆڕێ زۆر باشە هەڵبژارنی پێشوەختە دەرەنجامی خۆپیشاندانەکانی ساڵی ڕابردووی عراق بوو بۆ نەبوونی خزمەتگوزاری بۆ کورد ئامانجەکە جیاوازە ئامانجێکی نەتەوەیی هەیە بۆ عەرب خزمەتگوزاری بۆ کورد بابەتێکی نەتەوەیی تۆ چۆن لەم دوو بابەتە ئەڕوانی لە عراقدا پێکەوە من پێم وایە ئێستا ئەمە بابەتێکە عراقیش ئەیبەستێتەوە بە بابەتی نەتەوایەتی تەنها بابەتی خەدەمی نییە کە لە عێراق چونکە ئێستا ئەوەی کە هەیە هەر برادێکە دێتە سەر حکم هەر سەرۆکوەزیرانێک لەم عێراقی کە ئێمەش ئێستا لە چوارچێوەیە عێراقدا پێمان ئەڵێن عراقی بەڕاستی دژایەتیکردنی بەرژەوەندی کورد بە جۆرێک لە جۆرەکان لە ساڵح و لە کەسبکردنی دەنگ بۆ خۆی ئەبینێت ئەمەی کە ئێستا هەیە بۆ خۆمان باش زانانی
میلەتی کورد لە عێراق بەجددی ئەوەی کە باسمان کرد لە پاشەکشەدایە بەڕاستی ئەو بەهێزی جاران هەیبوو زۆر شتی بوو ئەچوو سەر ئێستا بووی ناچێتە سەر یعنی بە حقیقت لە ڕووی مالیەوە ئەوەی کە ئەیبینین ئێستا هەرێمی کوردستان هەست بەغۆ بن ئەکاوە بودجە و موچەی خۆی ئەمە بابەتێکی قوڵ و زۆر جار باسمان کردو ڕەنگە عێراقیش گلەی لە هەرێمی کوردستان هەبێ لەو ڕۆوە بەڵام هەرێمی کوردستان زۆر حقوقی لەلایەن عێراقەوانێ ئێستا ماوە و نادرێت یعنی بەجددی ینی ئێستا ئەمەی کە هەیە ئەگەر کازمی بەڵێنی بە خەڵکی عێراقی داوە داوای خزمەت گوزاریان کردو و داوای گۆڕینی خەڵکە سیاسەکەیان کردووە ئەم بەڵێنەی لە پێناوی ئەوەیە کە ئەوان ڕازی بکە بەڵام خۆ کازمی ئێستا لەسەر حکومە بەڕاستی بۆ میلەتی کورد چی کردووە حکومی خۆ کازمی نهاتووە مادەی 140مان بۆ جێبەجێکە کازمی نهاتووە حەقی پێشمەرگە دابینکە کازمی نهاتووە ئیستحقاقاتی موچەخۆران و فەرمانبەران دابینکە و کازمی نهاتووە سنووری کوردستانمان بەڕاستی بۆ دەستنیشان بکە کە بەپێی دەستوری عێراقی فیدراڵ ئێمە هەرێمێکی لەو ئەبێ سنوورمان دیاری بێ کەواتە ئێستا ئەگەر بابەتەکە تەنها ئەوان وەکو بابەتی خزمەت گوزاری و دژایەتیکردنی گەندەڵی وێنای کە نەخێر بە دیوێکی ئەنا بابەتی نەتەوایەتی بۆ ئەوانی شەیە چونکە دژایەتیکردنی نەتەوەی کورد من پێم وایە ئەوان لە ساڵحی خۆیانەی بینیاگەنی هەر کاتێک لێدوانێکی توند ئەدرێ لە دژی هەرێمی کوردستان من پێم وایە ئەوان پێی ئەچنە پێشوە دەنگی زیاتری پێهێن زۆر باشە بەڕێز پێشڕەو یەک لەو پرسانەی لە عێراقدا زۆرترین گفتوگۆی لەسەر دەکرێەوەیە کە دەستوەردانی دەرەکی لە ناو پرۆسی سیاسی عێراقدا گەیشتۆتە ئەو پەڕی پرسیارەکە ئەوەیە لەم شێوازی دانانی بازنەیەدا بابەتەکە هەر پرسێکی ناوخۆی عێراق دەبێت یاخود چاوەڕوانی دەستوەردانی دەرەکیشی دیەکرێت من لە وەڵامی پرسیار و پێشووترە ڕوون هێمان بۆ کرد ئێمە ڕامانی نەتەوایەتی دەکەین بەڵام حیزبەکانی تر بنوونە لەسەر ئاستی شیعی ڕامانی حیزبی دەکا ینی ئەولەویەت لایوان ڕامانی حیزبیە کاتێک ڕامانی حیزبی ئەولەویەت بوو کەواتە هەژمون دێتە پێشەوە هەژمونی حیزبی هەمووشمان دەیزانین وڵاتانی هەرێمایەتی و جیهانی کاتێک دەستێوەردان لە عێراقا ڕوودەدەن دەستێوەردان لە عێراقا دەکەن بەڕێگای حیزبەکانەوە ئەنجامی دەدەن جا وڵات هەیە دەوێت ئەو حیزبەی کە بەرنامەکەی جێبەجێ دەکات کاریگەرتری بکە گەورەتری بکە وەکو چۆن وڵاتی تریشەیە هەمومان ئەمە هەمومان دەیزانین عێراقا وەکو چۆن چەقی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چەقی پراکتیکردنی پرۆژەکانیشە لە ناوچەکە پرۆژەی ئێرانی بەجیا پرۆژەی شامی نوێ پرۆژەی هیلالی شیعی پرۆژەی سعودی پرۆژەی ئیخوانی عوسمانی تازە پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە پرۆژەی رووسیا لەولایە ینی ئێستا ئێرکوانە بوویتە وەرشەی پرۆژەکان بێگومان کەواتە ئەم هەڵبژاردنەشکە دووبارە داڕشتنەوەی فۆرمی سیاست دەکات لە عێراقا دووبارە هەژمونی حیزبەکان دەردەخات لە عێراقا کەواتە بەدەر نییە لەم بابەتەوە بەدەریش نییە لە ئەم ململانەیە هەرێمایەتی و جیهانیەکە لەو ناوچەیە ڕوو دەدات بۆیە لە ئەوەی ڕۆژێک کاتێک کازمی هاتە سەر حکمەوە لەگەر هاتنە سەر حکمیەوە بانگەشەی هەڵبژاردن بە شێوەیەکی ناڕاگەیاندراو یعنی ڕانەگەیاندراو لە گۆڕەپانی عێراقیە گوزەر دەکات ئەگەر چی سەرەتا بە شێوەی زۆر هێمن بوو بەڵام لە ئێستا وا دەردەکەوێت کە هێماکان ڕۆ بانگەشە ڕۆ ڕکلامن ڕۆ ڕاکێشانی سەرنج و عاتیفان ینی هەموو بابەتانە من ئەم ڕۆژە لای چەم پێکۆدانیشتبوونەکە کۆمەڵێکەوە من پرسیارێکم کە لێرەوە پرسیارەکە دەکەمەوە ئەگەر ئێستا خودی کە دەوڵەتمەدار کازمی ئەم کەمپینەی ئەعلامیە لێ بکەیەوە خاڵی بکە لەم کەمپینەی ئەعلامیە پرۆفشناڵە بەرفراوانە ئێکەواتە کارەکانی چین بێگومانی جنامێتەوە کەواتە من دەمەوێت قسەیەک لەسەرمە بکەم کاتێک کە دەوڵەتمەدار کازمی دێ گرنگی بە ڕکلام ڕاگەیاندن دەدات دەچێتەوە ئەم قالبی بانگەشەی هەڵبژاردنە کە لە ماوەی داهاتووی نزیکە ئەنجام دەدێت وەکو چۆن دوێنێش دەنگۆی بڵاوکردنەوەی قەواری کازمی هەبوو لە عێراقەکە ئێستا کاری لەسەر دەکاوەکو سایتی عەرەب 21کە بڵاوی کردوێتەوە کەواتە من دەمەوێت قسەکە لەسەرەمە بکەم بێگومان کاتێک ململانەی وڵاتانی هەرێمەیەتی و جیهانی ڕەنگ بداتەوە بەسەر هەموو دیسکەکانی گۆڕەپانی عێراقا لەو بابەتەشە زۆر کاریگەرتر ڕەنگ دەداتەوە بۆیە من پێم وایە هەرێمی کوردستان کۆمەڵێک کاری لەبەردەستە ینی کۆمەڵێک ئامرازی زۆر باشی لەبەردەستە هەرێمی کوردستان بەڕێز پێشەوە شەڕی پەرلەمانی بێهەڵتەوە بۆ پەرلەمانتارەکان ناوگۆ بەڵێ ئەو هەژمونە دەرەکەی کە
هەموو جملەکانی کردوتەوە وەکو خۆت ئاماژت پێدا بەڕوونی دەبینرێت لە سەر یاسای هەڵبژاردن و دابشکاری بازنەکان یاخود پێشبینیە کە و بەڕەچاوکردنی و بارودۆخە سیاسی پێشوەخت کە لە عراقدا هەبووە باسی لێواکەیت. بێگومان بەڕوونی دەبیندرێ بۆ ئێمە ئێستا بە تایبەت بۆ ئێمەمانە کە چاودێری سیاسین تەمەشای حیزبەکان بکەین لە گۆڕەپانی سیاسی عێراقا کاتێک بمانەوە پۆلین بەندی بکەین بۆ هیچ قورسیەکەیە لە پۆلی بەندیکردنیان کاتێک بمانەوەی ئەجنداکانیان ببینین هیچ تاریچیەکەیە لە بینی ئەجنداکانیان ئەمە دەیبینین بەشێکیان سەرچاوی ئیلهام وەرگرتنی سیاسەتیان تارانە ئەوە دەیبینین بەشێکیان سەرچاوی ئیلهام وەرگرتنی سیاسەتیان سعودیایە وەکو چۆن ئەویتر تورکیایە وەکو چۆن ئەویتر ئەمریکایە وەکو چۆن تەنان ئیسرائیلی شەیە خۆ وڵاتی پەرلەمانتاری عێراقی هەیە بەعلەنیەوە لە ئیتیهامی دژەکانی دەکەن بۆی کە لە ئیسرائیلەوە نزیک بووە بەماناکەی تر بێگومان ئەم هەموو ململانەیە ڕەنگ دەداتەوە بەسەر ژمارەکانی پەرلەمانتارانەوە ئێستا بڕۆ لە هەر پەرلەمانتارێکی بەڕێز بپرسە برێ کاتێک گوێبیستی قسەی هاوڕێیەکەت دەبی لە پەرلەمانە تێدەگەی کە ئەمە خیتابی کامە وڵاتە یان مەبەستی کامە وڵاتە یان بە ئەجندای کامە وڵاتە ئەم قسەیە بەڕەهایی نییە چونکە هەموو وڵاتە هەموو پەرلەمانتارەکان قسە لەسەر ئەجندای وڵاتان ناکەن بەو شێوە ئاشکرایە بەڵام دەشیبینی ژمارەیەکی زۆری تێدا هەیە و دەشیبینین ویستێکی دەرەکی هەیە بە نمونە لە کاتی کوشتنی سەردار قاسم سلێمانی هەر لە تارانەوە تەوجێ درایە بۆ پەرلەمانتارەکانی شیعە نزیک لە ئێرانەوە هەر زوو لەوێن دەرەوە کاریان لەسەرەوە کرد قیاسایەک لە پەرلەمانتەرکە قانونی عێراقیە پێ ئەوە هێزی ئەمریکیە لە عێراقە بە قانونە دەربکەن کەواتە ئەمە چما پێ دەڵێ ئەمە پێمان دەڵێت بەشێکی زۆر لە وڵاتە هەرێماتی و جیهانیەکان بەشێک لە بەرنامەکانیان لە ڕێگای پەرلەمان و لە ڕێگای دیوە یاساکە و پراکتیک دەکەن ئەویش بێگومان لە ڕێگای نوێنەراتی حیزبەکانەوە وەکو وتیشم ئەمن مەبەستم نییە برێم کۆی ئەندام پەرلەمانەکانی عێراقاوان نەخێت بەڵام بەشێکی زۆری ئەندام پەرلەمانەکان بەتایبەت ئەندام پەرلەمانەکانی سونە و شیعە زۆر بەڕوونیەوە هێما بۆ دەکرێت کە هەژمونی وڵاتانی تریان پێوە دیارە ئەگە هەژمونی وڵاتانی تریان پێوە دیار نەبێت چ دەکات کاتێک ڕابەری وڵاتێک لە ناو پەرلەمانی وڵاتی عێراقا لە کاتی پرۆسیسەکە و وێنەکەی بەرز دەکرێتەوە کەواتە دەقیقەن ئەمەیە قسەکە ئەم هەژمون زۆری وڵاتان ئەم ڕنگدانەوەی وڵاتان بێگومان کاریگەریش دەنێت لەسەر ئەم یاسایە کاریگەری دروست دەکات بە شێوەیە کاریگەری دروست دەکات ببێتە ڕاکێش دەبینی وڵاتەکانەوە زۆر باشە ئەمە ئێستا من پێم وایە وڵاتێکی بەشێک لە وڵاتەکان لە فرەیی بازنەکان لە ئاستی قەزاکان زەرمەند دەبن تۆوەرە بینە وڵاتێکی وەکو تورکیا لە پراکتیکردنی پرۆسیسی فرەبازنەی لەسەر بنەمای قەزاکان زۆر زەرمەند دەبی بۆچی لەبەرەوەی ڕێژەی تورکمانی کەرکووک کە بوونی مەبەستم تورکمانە ڕەسەنەکانە بۆ ڕێژەی تورکمانی تەلەعفەر مەبەستم لە کۆنەکانە بەهۆی ئەم قانونانەوە زۆر دەنگەکانیان کەمتر دەبێتەوە کەواتە ئەمەش وا دەکات کە ببێتە ئامرازێکی باش لەبەردەم کووردا کە مخاتەبەی سونەی پێ بکات مخاتەبەی تورکمانی پێ بکات مخاتەبەی بەشێک لە نەتواتێک بچووکەکانی تریشی پێ بکات چونکە لە دوجار ئەم یاسایە ئەگەر لە گریمانەی جێبەجێبوونی هەر دەنجی کورد کەم ناکاتەوە وەکو چۆن دەنجی سونەش کەم دەکاتەوە چونکە ئێستا هاوارێکی زۆری سونەشەیە لە بەردەم بە شیعەکردنی ناوچەکانیانەوە بەتایبەت لە ناوچەی باشوور و ناوەڕاستی عێراقا وەکو چۆن لە بەغدا زۆر باشە هاوار دەکەن کە پرۆسیسی بە شیعەکردن هەیە ئەم دەتوانی لێرکوانەوە سەر جیوانێک ڕابکێشی بەڕێز عەتا ئەم دابەشکاری بازنەیە برینی عراقیەکان چارەسەر دەکای خودت خۆڵ یەکاتەوە بەتایبەت لە دوای ئەو تێڕوانینانی کە بەڕێز پێشڕە بۆ دەستوەردانی دەرەکی هەیبوو من پێشتریش کاگوسف ئەوم باس کردووە ینی بەڕاستی ئێستش باسی یەکەموانێ هەڵبژاردن لە عێراق بەداخەوە هەڵبژاردنێکی نەزیهی ئەو تۆ نییە کە توینێتی عراقیەکان بشکێنێ بە حەقیقەت بۆیە ئەم جارەش تەسەور ناکەم نەخێر برینی هەموو عراقیەکان ساڕێژ بکات چونکە هەر ئەو حیزبانن دێنەوە ناو هەڵبژاردن کە ئێستا نوێنەریان لە پەرلەمانە ئەو کتلانەی کە ئێستا لە پەرلەمان دروست بوون هەر ئەوانن دیسان لیست دروست دەکەنەوە دێنەوە ناو خەڵکو و دەنگیش هێنن ڕەنگە خەڵکی تر بێ ڕەنگە دەموچاوی تر و تازە بگۆڕدرێ هەندێک بەڵام بەپێی ئەوەی کە هەیە ئێستا ئەو حیزبانی شیعی کە باڵا دەستن و ئەوانەی سونە
بەڕاستی کە لە عێراقن هەر ئەوانن دێنەوە مەدانەکە و دێنەوە ساحەی هەڵبژاردن و خەڵکیش ڕەنگە دەنگیان پێ بدا ئەگەر کەم ئەگەر زۆر ئەچنەوە ناو پەرلەمان عێراقیەکان چی بەدەست دێنن بۆیە عێراقیەکان من باسم کرد یعنی زەحمەتە برینی هەموو عێراقیەکانی پێساڕژ بەڵام ئەمە قۆناغێکە ئەیباتە قۆناغێکی تر یعنی بۆ خۆی دەرەنجامەکەی هیچ ناگۆڕێ دەرەنجامەکەی من ناڵم هەر هیچ ناگۆڕێ بەڵام پێم وانییە عێراق ببێ بە شامی شەریف و ئەم عێراقی کە ئەمڕۆ بە جۆرێکە غەرقی گەندەڵیە بەیانی بێتە شامی شەریف و ئیتر هەموو ئەو خەڵکانی کە دیان خەڵکی نزی و بگەنە ئەوەی کە نهێڵن هیچ پارە و سامانی ئەم وڵاتە بە هەدەر بچێەوە لە ڕووی سیادەی دەوڵەتەوە پاراستنی سیادەی دەوڵەتی خۆیان بکەن و لە ڕووی بەڕێوەبردنەوە باشترین بەڕێوەبردن بکەن و لە ڕووی خزمەت گوزاری و باشترین خزمەت گوزاری بگەێن وڵاتەکانیان نەخێر بەڵام ئەمە قۆناغێکە بۆ دامرکاندنەوەی خەڵک بۆ ڕازیکردنی خەڵک کە ئەمەی چونکە بە ئێمە بینیمان لە چەند مانگی ڕابردوودا سەرتاسەری پرۆسی سیاسی لەلایەن خۆپیشاندرانەوە ڕەدەکرایەوە هەڵەوە شوێنرایەوانێ بەپی لە دوانی ئەوان هیچ سیاسێکیان ناویست کە ئێستا هەبێ بۆیە کازمی هات خۆی کرد بەو پاڵەوانی کە بەڕاستی لە ساحەکە خۆی دەرخست و خۆی پێنوان و داوای ئەمەی کرد کە ئێمە ئەگەر بین هەڵبژاردننی پێشوەختەکەین هەڵبژاردننی پێشوەختیش بە باشترین و یەکێک لە باشترینیان نزیکترین ڕێگە چارەسەرەکانە بۆی عراق لە قۆناغێک بگوازێتەوە بە قۆناغێکی تر کە خەڵک ئەمەلی لەسەر هەڵبژاردن هەیە من بەڵام بەش بە حاڵی خۆم بەڕێی خۆم وای نابینم عێراق ببێ بە عێراقێکی تر ببێ بە دووەلی ئەسکەندنافی بەڵام ڕەنگە ئەم قۆناغا بەرێتە قۆناغێکی تر و تا ڕادەیەک تا مدەتێکی کەم یا زۆر دانیشتوانی عراق چاوەڕێی لێ بکەن و کپیان کاتەوە بێدەنگیان کاتەوە تا ئەو کاتی لە شوێنێکی تر هاواریان لێ هەڵەسێتەوانێت لە بەرکەمی خزمەت گوزاری بوونی گەندەڵ لە قسەکانی پێشوو داماژت بۆ داکە کورد بە 6 کورسیەوە گەر تاوافقی سیاسی نەبێت لەگەڵ هێزە شیعەکانە کێشەی هەیە ئەمە بکەینە سەرەداوێک بۆ قسەکردن لەسەرەوەی کە ئێستا ئەگەر تەماشای ئەنجومەنی نوێنەرانی عراقین 15 فراکسیۆن و حیزبی سیاسی و کوتلە و ئەم بابەتانە هەیە بەم یاسایە یاخود ئەم ستایلە جیاوازێکی زۆرتر دروستەکە ئەبێتە سەر ئاستی تاکە کەس جۆرێک لە فۆزای سیاسی دروست ناکە ئەمان بەڵ بزە بدیم باسمان کردیانی بەجددی ئەمە کەوتمان خەڵکێک کە هەستی کرد پێشێلی حەقی ئەکرێ و پێشێلی مافە دەستوری و سیاسەکەی ئەکرێ و دەنگەکانی حسابی بۆ ناکرێەوە بە دەنگی ئەو کەس ناچێتە پەرلەمان نوێنەری نابێ بۆیە ئەمە ئالۆزی و مشکیلە و بێنەوەبەرە لە عێراق زیاترەکە کەمتری ناکە بەڵێ باسمان کرد بەڵام ئەوەی کە هەیە میلەتی کورد ئێمە وەکو هەموو جارێگەیڵین هەموو کەسێک لە چاوپێکردنەکان و لە دانیشتەکان ئەمە ئەڵێ میلەتی کورد پێویستی دیسان بێگرتوویە پێویستی بە یەک ڕەئیە بە یەک ئیتیجاه بیرکردنەوەیە و تەوجیهی لایەنی عەرەبی و شیعی و هەر کەسێ بکە ئەبێ یەک وتار ئاراستەکە ئەم وتارەش ئەگەر یەک دەنگ بێ ئێمە ئەبینی بزانین شەمە خۆشەر نییە ینی بەڕاستی ئەگەر خرا دەنگدانەوانێ ڕەنگە خەڵکی تریش لە مەسلحەتی خۆی نەبینێ و ئەمەی کە هەیە میلەتی کورد ئەبێ شەڕی خۆی بکات تا دوا قۆناغ و ئەم شەڕی کە باسمان کرد لە پێشوو ئەبێ بەردەوام بێ لەسەر ئەم شەڕە چونکە عێراق بۆ تا عێراقێکی جێی ململانێ و جێی مشکیلە و جێی تەراتێنی هێزی بیانی و دەرەچی و جیهانی ینی بەڕاستی لەبەرەوە کوردیش ئەبێ یاری خۆی جوان بکە لەم عێراقدا تا بڕیار بێ لەگەڵ عێراق ئێمە ئاوهابین ئەبێ ئەو یاریانی خۆی جوان بکە بەڵام میلەتی کورد نەخێر بەپێی ئەو دەنگانەی خۆی ناڵێم کەما هیچ حسابی بۆ ناکرێ بەڵام تۆ ئەگەر بیخیتە تای تەرازۆ یعنی بەڕاستی بەراورد ناکرێت لەگەڵ ئەو لایەنانی تر کە لەسەر زۆر شتی دژە کورد یەکن من ناڵێم زۆرجار لە ناو ماڵی شیعیشە گرفت هەیە و ناڕێکی هەیە و یەکدەنگی نییە و سونە و شیعە زۆر جار ناکۆکن لەسەر زۆر بەڵام ئەو شتانی کە دژی هەرێمی کوردستانن بەداخەوە زۆر جار دەنگەکان زۆرتر ئەبن لە بارتەقای دەنگەکانی کورد بۆیە بەم پێەیە کورد ئەوەی کە هەی بووە بەڕاستی بەو شەڕە سیاسیەوە بەو دیبلۆماسیەتەی کە هەی بووە کە سەردەمی ڕانشاد جنای مام جەلال وانە پێشتر ئەگەر وانە بواە بەم عەقڵەتی ئێستا بواە دەستوریشمان بەو جۆرە بۆ تێناپەڕاکە دەستور پێم وایە ڕەنگە ئەگەر زامنی هەموو مافەکانی کوردیش نەکردوێ بەشێکی باشی لەو دەستوریا دیاری کراوە بۆیە نەخێر میلەتی کورد بەم 6 کورسیەوە بەڕاستی زۆر شتەیە پێی ناکرێت بەڵام لە داهاتوودا من بە یەک کورسی کورسی کورد بەڵێ ینی بۆ نمونە سلێمانیە بێتە بۆ 5 کورسی نەک بۆ نمونە حیزبێکی سیاسی 5 کورسی هەبێت ئەمە هەولێر دەبێتە 6 کورسی نەک حیزبێکی سیاسی بۆ 6 کورسی هەبێت ئەنی ئەم ئاستی تاکە کەسەکەتە ئەمە ڕەنگە لەو ڕووە بە پێی یاساکە خۆی دەنگەکان زۆربەی هەرگەڕێتەوە بە حیزبە گەورەکان یعنی کورسەکان ئەوان ڕەنگە زۆر زەرەر نەکەن بەڵام ئێمە باسی ئەحزاب نابێ بکەین لێرە باسی نەتەواکەین باسی نەتەوەی کورد دەکەین ئەگەر کورسی کەمی کرد یا زیادی کرد لە هەموو ئەو حاڵەتانە کورد پێویستی بە یەک دەنگیە چونکە شەڕەکە ڕوبەڕووی هەموو کوردە شەڕەکە ڕوبەڕووی هەرێمی کوردستانە شەڕەکە ڕوبەڕووی دانیشتوانی خەڵکی هەرێمی کوردستانە جوگرافیا هەرێمی کوردستانە بۆیە
کورسی کەم بێ یا زۆر بێ حیزب کەم بێ یا زۆر بێ پێویستمان بە یەکدەنگیە کە بەداخەوە زۆر جارە یەکدەنگی نابینی. زۆر باشە بەڕێز پێشڕە دوای سەرنجی بەرنامەکە با بۆ تۆ بێ داهاتوی عراق بۆ کامیان دەبێت بۆ تەوافقی سیاسی دەبێت بەم شێوازی بازنی هەڵبژاردنە یاخود بۆ هاتنە پێشی ستایلی زۆرینە و کەمینە و دەرکەوتنی هێزی نوێی سیاسی. لە ڕاستیە ئەزمون کراوە لە ماوەی ڕابردوو لە دوای پرۆسیسی ئازادی عێراق و دروستکردنی حکوومەتە یەک لە دوایەکەکانی عێراقا ئەم کاتانەی کە تەوافق دروست کرا ئەم کاتانەی تەوافق پێوەەر کرا ئەم کاتانەی تەوافق پێشەنگ کرا ئارامترین یان باشترینی کاتەکانی عێراق بوو بەراورد بە ئێستامان. ئەمە کۆمەڵک نمونەی ترمان هەیە نزیکترین نمونە لە لوبنانە کاتێک هەر جوگرافیایەک مەبەستم هەر وڵاتێکە هەر جوگرافیایەکی معەنە ئەم جوگرافیە ئەگە پێکاتە بوو لە فرەنەتەوە ئەگە پێکاتە بوو لە فرە مەسهەب ئەگە پێکاتە بوو لە فرە نیشتیمان ئەگە پێکاتە بوو لە فرە کەلتور ئەگە پێکاتە بوو لە کۆمەڵک فرە دینی و کۆمەڵک ئەم فرەیانەوە باشترینی یان پەسەندکردنی سیاست لە پێناو خۆشگوزەرانی و دروستکردنی ژینگەیەکی ئارام لەو وڵاتانە بریتە لە پێڕەوکردنی تەوافق. بنمونە لوبنان ئەگەر تەوافقت لە بینی شیعە و سوننە و مەسیحی نەبێت هەرگیز ناتوانێت وەکو ئێستا بی کە ئێستا هەیە. بە هەمان شێوە عێراقیش ئەگەر بیەوێ عێراقێکی ئارام بێت دوور بێت لە گروپی تیرۆریستی دوور بێت لە فراغی ئەمنی دوور بێت لە ململانەی بینی مرکز لەگە وڵاتەکە لەگەر هەرێمەکانی تر دوور بێت لە جیاوازی جوگرافیەکانی ناوێ عێراقا دەبێت تەوافق بگرێتە بەرچاو بهێنرێتە پێشەوە پەسەند بکرێت وە شیعەش ئەمە بەلاوە بنێتن ڕاستە دەتوانێت قۆناغەکان تێپەڕ بکات لە ڕووی پەرلەمانەوە بەڵام لە دەروی پەرلەمان پێی تێپەڕ ناکرێت. بینیمان کاتێک سوننە بایکۆتێ پەرلەمانی عێراقی کرد ینی لە ساحەی سیاسی کشاوە ئیتر بووە دەرهاوێشتە یان بووە هۆکار بۆ دروستکردنی ڕێکخراوێکی تیرۆریسی لە 2000 نەکوڕی عێراقی تووشی ئەم دۆخە کرد بەڵکو هەموو جیهانی بە شێوەیەک لە شێوەکان تووشی دۆخێکی نالەباری پڕ لە تیرۆر کرد. بۆیە ئەم دۆخانە دەچمان پێ دەڵێت پێمان دەڵێت باشترینی کاتەکان بریتە لە تەوافقی باشترینی کاتەکان بریتە لە بەرچاوگرتنی جیاوازیەکان باشترینی کاتەکان بریتە لە ڕەخساندنی زەمینەیەکی هەمەلایەنەی گشتگیر بۆ هەموو جیاوازیەکان. بەڕێز پێشڕەوەیسی چاودێری سیاسی سوپاس بۆ بەڕێزت بەڕێز عەتا عەبدوڵڵا بە هەمان شێوە چاودێری سیاسی سوپاس بۆ ئێوەش. ئێوەش خواتان لەگەڵ.